ستەمەنێک ئەگەر منداڵ قسەی نەکرد دایک و باوکەکە بترسێت کە بەڕاستی منداڵەکەی وا دوا کەوتۆ لە قسەکردن ستەمەنێک یانی کە منداڵ گەیشتە ستەمەنێک دەی بە تەواوەتی فێرە قسەی ببێ لە ساڵ و 6 مانگە ئەگەر هات و قسەی نەکرد و وشەی نەوت ئەوە ئەبێ دایکەکە بڕک لێ بترسێت باشە لە 2 ساڵەوە ئەبێ هیچ نەبێت دووشە یان دوو ڕستێک بزانێ باشە ئەگەر هاتو ئەو شتانی ئەبێ یەکسەر بڕۆت بۆ لای دکتۆر سەردانی دکتۆرکە ئەو بە شتێکی لێوەرگێ احتیمالە فاسێکە بۆیەکە شت زۆر هەیە مەسەن نەکتەن هەبەس مۆبایل ئەو شتانەیە نەخۆ احتیمال هەیە نەخۆشیە مەسەن کەمخینە مەسەن دەبینی منداڵەکە غدەی تەمبەڵی هەیە ئەو مشکی چالاک ناکە عقلی چالاک یان مشکلێ منداڵەکە خۆی تێگەشتنەکەی کەمە ئەو وەختە ئەبێ دکتۆر منداڵ بۆ منداڵیش دەگۆڕێت منداڵ لەگەڵ منداڵ ئەگۆڕێ منداڵ لەگەڵ منداڵ فەرقی هەیە ژینگە فەرقی هەیە خواردن فەرقی هەیە منداڵەکە زوو قسەی کردی و دەستی بە قسان کردیە ئی من درەنگ دەستی بە قسە کردی نابی بترسێن برێ وڵای و ئەو هازوو قسەی کرد ئی من تاقیر قسەی کردیە ئەو شتە زۆر هەیە ترسە لە ناوداتا نا خۆی ڕێنجی هەیە عادەتەن ڕێنجی مەسەن تۆ وەکو بڵێن دانی مناڵ دانی مناڵ ئەڵێ لە 6 مانگ حتا ساڵێک و 3 مانگ ئەبێ ئەو کاتانە هەمووی نۆرماڵە باشە کە دانی بێ ژنێک کات ئەرێ مناڵەکە ئەوە 8 مانگە دانی نهاتووە ئەی دراو 6 مانگە دانی هاتووە ئەوان هەمووی نۆرمال اعتیادیە نابێ بترسی 8 مانگ با بڕۆ حتا ساڵێک اعتیادی طبیعیە ئەویش عینەشت بۆ قسەکردن ئەبێ هین یعنی مناڵ فەرقی هەیە لەگەڵ مناڵەکە مناڵ هەیە زوو وەرەگرێ خواردنی تاسیرەکە سەر خواردنیش کاریگەری هەیە لەسەر کاریگەری تەواو زۆر زۆرە ئەتو شتی شیرین بدەیتە ببورن شتی شیرین بدەیتە ئەو مناڵە یعنی بەسەر شیرین مێشکی چالاک نابێ دەبێ خواردنێکی بدەی مێشکی چالاک بێت بۆ ئەوی زوو فێرە قسەکردنیش ببێت